لێبێ بەڕێزان هەروەکامژم پێکردم ڕۆژی گیانی بەکارهێنانی ئینتەرنێتە بە شازێکی سەلامەت و باسی سایبەر سکیۆریتیەکەین باشەیەکی گشتی لەگەڵ ئەوەشە وا بابزانین باوترین ئەو هەڵانە چین کە ئێمە ئەنجامی دەین کاتێکە مۆبایلەکانمان هەڵەگرین و لە هەر شوێنێک بێت ئەها وایفای لێبێت و کۆنتاکتیەکەین لەگەڵیایە خۆت هەندێک بەرنامە هەیە کە ئەیبینین لە ئادەکانە ڕاستەوخۆ داونلۆدێکین و دایەگرینە نێو مۆبایلەکانمانەیە خۆت کۆمەڵێک بابەتی تر وردەکاری کە ڕەنگە ئێمە نەیزانین لەگەڵ میوانەکەوان کە بەڕێزیان شارەزان لە بواری ئایتی گفتوگۆکەین و کۆمەڵێک زانیاری لێ وەرەگرین و ئەو پرسیارانەی کە لای ئێوە دروست بووە و لای ئێمەش دروست بۆ ئاڕاستی بەڕێزیانیەکەین و ئامۆژگارەکانی لێ وەرەگرین و لەگەڵەوە شەباب زانین لە ئێستاە لەگەڵ سەردەمی زیرەکی دەستکردا تاکو چەند ئەو بابەتی سەلامەتیە گۆڕانکاری بەسەر هاتووە. پێم خۆشە کات زیاتر بۆ میوانە کەم بێت زۆر بەڕێز مامۆستا سامان عوسمان کا بەڕێزیان شارەزان لە بواری ئایتی بەخێراتی. زۆر سپاس بەڕێز زۆر سپاس بەیانی باش بۆ هەموو بەشداروانی ئێمە و هەموو ئەو بەشداروانی کە لە ئێستا لە کەناڵی کەرک تیڤی سێرمانەکەن پێخۆشحاڵین ئەمڕۆ کۆمەڵێک لەو کێشە و گرفتانەی کە لە باری ئینتەرنێتدا هەیە و لە باری سەلامەتی ئینتەرنێتدا هەیە بەشێکی بەرچاو بۆ ئەو تەماشاکەرانی و بیسەرانی کە گوێیان لە دەنگ و ڕەنگی ئێمە بۆیان ڕوونکەینەوە. درستە هەروکە مەژەم پێکرد ئەمڕۆ ڕۆژێکی جیهانی ئەنجام تاکو چەند پێویستە کە بەم شازە ڕۆژی جیهانی هەبێ بۆ یکەوەها سەرنج بخەینە سەری بوون مناگەر هاتو ئەمڕۆ بەم شازە دەستنیشان نەکرێ ڕەنگە ئێمەش بەسەرمانە تێپەڕێ و بە بەرنامێکی لەو شێوەیەمان بۆ نەکردە. بەسەراحەتەن خۆی ئەم بابەتانە و ئەم پرۆگرامانەوە و شارکردنەوەی خەڵک بە شێوەیەکی گشتی زۆر پێویستە چونکە لە دنیای ئێستاە هەموو بابەتەکان بۆتە ئەلکترۆنی وەک ئاگدارین پرۆژەی پارەدانمان بۆتە ئەلکترۆنی پرۆژەی دایرەکان بۆتە ئەلکترۆنی بە شێوەیەکی گشتی هەموو ئەو شتانی هەمانە بۆتە بوارێک ئەلکترۆنی پێویستە هەو کەسانی کە ئینترنێت بەکاردێن زۆر بە سەلامەتە زۆر بەورتر جۆ لەم پرۆگرامانە و لە هەر بابەتێکی تری پۆدکاستێک بگرن کە وردەکارێکی سەرەکییان وڵێ فریاگوزارێکی سەرەتایی تیا بۆ بەکارانی ئینتەرنێت چونکە ئێستا بەکارانی ئینتەرنێت زۆر گۆڕاوە یعنی تۆ بە کلیکێک هەموو ئەو بڕەپاری کە لە جزدانی ئەلکترۆنیکەتە هەیە هەموو ئەو ئەکاونتی هاتە بە فیرۆجێ بۆیە ئێمە وەکو ئەو کۆمپانیانی کە لە کەرک و کارەکەین هەمیشە ڕێنمایندامانداوە بە خەڵک بەڵام بوونی ئەم بەرنامانە دەستپێکێکی زۆر باشە کە هیوادارین زیاتر و زیاتر بکرێت تا خەڵک بە شێوەیەکی بەرچاو سوودی لێ وەرگرێت. بەڵێ مامۆستا بەسەرەتا بزانین بەڕێستان لە کێوە خەریکی ئەم بابەتەن و هاتوونەتە نێو ئەم جیهانەوە. ئێمە لە ساڵی 2016 لە شاری کەرک و کارەکەین سەرەتاوەکو لە ڕۆنیش بوو لە شاری کەرکووکە هیچ ئینتەرنێتێکی FTTH نەبوو لە ساڵی 2017ەوە سەرەتای دەستپێکردنمان بووە و کاکەدارن لە پرۆژەی قەرزی یابانی هەبوو لە عێراق کۆمپانیایەکی یابانی 150,000 ماڵ بە شێوەیەکی هەڕەمەکی لە عێراقا بوونە تەحتی بۆ دروست کردو بۆ گەیاندنی ئینتەرنێت شاری کەرکووک 10,000 ماڵی بەرکەوتو لەم پرۆژە یابانیە کە ئەم پرۆژەی لەلایەن کۆمپانیایەکی یابانیەوە بە هاوکاری لەگەڵ وەزارەتی ساڵاتە کراوە کە پرۆژەکە لە ساڵی 2018 تاکو 2023 بە شێوەیەکی زۆر باشڕووی بەڵام فراوانبوونێکی نەبوو لە سەرەتای ساڵی 2023ەوە بە هاوکاری لەگەڵ کۆمپانیای تاریخ سووریا توانیومانە تاکو ئێستا 26 گەڕک لە شاری کەرکووک بە فایبەر ئۆپتیک جێبەجێ بکەین لەگەڵ 12 پرۆژەی نیشتێجێبوونی ستیەکان کە نزیکی 144 شاری کەرکووک ئێستا بە پرۆژەی FTTH دابین کراوە. زۆر باشە. مامۆستا بگەڕێنەوە سەر بابەسەکانمان ینی باوترین ئەو هەڵانە چین کە ئێمە ڕۆژانە ئەنجامی دەین و بەسەرمانە تێپەڕێ و نازانین. یەکێک لە هەرە کێشە سەرەکیەکان ئەوەیە مەسەلەن ئێستا وەکو ئاگدارن زۆربەی ئینتەرنێتەکان بووەتە FTTH جیاوازی FTTH لەگەڵ ئینتەرنێتی ماڵانەکە یەکێک لەو جیاوازیانی وشێک لەو پارێزبەندانی تێکە تۆ باست کرد لەبەری کە تۆ لە بورجێکی ماڵن بەشدارێکی IP هەیە بۆی کە تۆ هێڵ ئینترنێتەکەت لێ وەربگری سایبەر سکیۆریتیەک هەیە بۆی کە پەیوەندیەکەی تۆ بۆ ئینتەرنێتەوە پارێزراو بێ هەمان ئەو IP کە لە بورج وەرێگری ڕەنگە لای چەند کەسێکی تر هەبێ بەڵام لە FTTH ماڵانە لای هەر ماڵێک و هەر موبایلێک IP-کی تایبەت وەرەگرێ کە سەلامەتی داتاکەی تۆ لە نێوان ئەو هێڵە نابسڕێ کە ئەمە بۆ خۆی پارێزبەندێکە ئەو هەڵە باوانە زۆر چیە ئێستا وەکاگەدارین خزمگوزاری OTP هەیە لە هەموو هێڵەکانە ینی کاتێک کە تۆ نامەیەکت بۆ دێ پێدەڵێ هەژمارەکەت پارەی تێدا نەماوە یان بۆ نوێکردنەوەی هەژمارەکەت تۆ پێویستە نامەیەک بنێری هەمومان پێویستە کاتێک ڤیزە کارتێکمان هەیە ئەپلیکیشنێکمان هەیە ژماری ئەساسی ئەو کۆمپانیایە سەیڤ بکەین هەموو کۆمپانیەکان خۆشبەختان ئێستا تۆڕی کۆمەڵاتیان هەیە سایتە ئەلکترۆنیان هەیە بنکەی فرۆشتنشیان هەیە و ڕاژی بەشداروانشیان هەیە
پێویستە هەر کەسێک لە ئێمە کاتێک بەشدارە بێت لە ئەپلیکیشنێکە لە کۆمپانیایەکە لە کارتێک ئەلکترۆنیە ژمارە و تۆڕی کۆمەڵاتی ئەو کۆمپانیا لای خۆی سیف بکە وەکو زۆر ئاگداری ڕۆژانە دەیان کەس پەیوەندیمان پێواکڵێ من نامێکم بۆ هاتووە وتێتی بڕە پارەکەت بۆ تازە ئەکەینەوە پارێک بنێرە تۆ ناو دەرەچی ئەم شتانە پێویستە خەڵکی ئێمە لێرەوە بۆ هەموو ئەو بیرەنانی کە لە تەلەڤیزیۆنی کەرکوو سیرمانەکەن ئاگدارە نەکەینەوە هیچ کۆمپانیایەک بۆ نوێکردنەوەی زانیاری داوا لە بەشداربوون ناکە لەڕی تەلەفۆنەوە هیچ کۆمپانیایەکمان نییە بە پێی و شارەزایی ئێمە ویلاقاتی هەمانە هەموو کۆمپانیەکان بنکەیەکی فرۆشتن بنکەیەکی ڕاژی بەشداربووانە هەیە لەم دووڕێەوە پەیوەندی بەشدار بۆکەن بۆ نوێکردنەوەی نەک تۆ لە ڕێگەی نامەیەکت بۆ داوا لێکاڵی کۆدێکی چواریت بۆ هاتووە هەمان ئەو کۆدە ئەو بڕەپاری کە لە جزانەکەت هەیە هەمان ئەو کۆدە فەیسبووکەکەت یا ئەکاونتی ئینستاگرامەکەت ڕۆژانە دەیان کێشە ئەبینین بەهۆی هاکردنەوە دەیان ئایلە و کۆمەڵە کێشی کۆمەڵاتی دروست بووە بۆیە داواکارین هیچ زانیاریکی تایبەت شێر نەکرێ و بڵاو نەکرێتەوە لە ڕێگەی نامە و وەتسابێکی ناسراوە درستە مامۆستا بەسی VPN ئەکرێ زۆر کات باسەکرێڵم ئەمە باشە و پێویستە هەموو کەسێ هەیە بێ هەندێک جار بووە ئەوەیە هەندێک ئەپلیکیشن لێرە ناکرێتەوە بیکەینەوە هەندێک جارش ئەڵێن نەخێر بۆ بابەتی سەلامەتی باشە ئەگەر بۆمان ڕوون بکەیتەوە بابەتە ئەسڵەن خۆی VPN بابەتێکە هەموو مەترسیەکان لە ڕێی VPN تووشی بەشدار بۆ بێ چکە تۆ VPN تۆ ئەم شوێنە داخراوە وەکو تۆکو بینای وتێمە زمانێکی سادە بڵێن بینایەکی داخراوت هەیە ڕێنادە تۆ بچیتە ژوورۆ چکە خاوەنی ئەو شوێنە یان ئەو کۆمپانیایە ئەم بەرنامەی داخستووە کاتێک تۆ لە ڕێگەی VPN هۆکوال لە دیوێکی شترەوەچی ناو بەرنامەکەەوە کە تۆ لە دیوە ڕووی هیچ سەلامەتێک لە نێوان تو ئەو کۆمپانیای نییە یعنی ئەو ئەپلیکیشنە بە توی تو ئەم بەرنامە بۆ ئەم هێڵە ناوێ یعنی سێمە خۆشبەختانە چەند کۆمپانیێک لە کەرکووکە دەستی کردووە بە بەکارهێنانی ئینتەرنێتی خێزانی ئینتەرنێتی خێزانی ڕێگریت لیەکە مەسەلەن تۆ داخلی کۆمەڵێک سایت بی ڕەنگە مناڵت هەبێ حەز ناکەی کۆمەڵێک یاری کۆمەڵە سایت بکە بەڵام کاتێک ئەو کەسە VPNێک داوەڵۆد دەکات سەر مۆبایلەکەی کە کاتێک تۆ VPN داوەڵۆد دەکەی هەموو IPەکانی تۆ ڕەتە بێ بەو کۆمپانی کە VPNەکەی وەرگردووە ئەویش لە هەمان شێوە ئەتوانی هەچکە کاتێک ئێمە کێشەیەکی ئەساسی هەیە لە کۆمەلگای ئێمە لەبەرەوەی هەموو ئەپلیکیشنەکان بە زمانی ئینگلیزیە کاتێک کە داوەڵۆدەکەی تۆ کۆمەڵێک ڕێنمایت فێدا چەند خاڵێکت پێدا ئەڵێ ئەم ئەپلیکیشنە بەکاربێنی من داتاکەتە بەم ئێمەڵین ڕازین ئەڵێ من ناوی مۆبایلەکەتە مەڵین ڕازین ئەڵێ من وێنەکانتە بەم ئێمە لەبەر ئەوەی هەمیشە پەلە بووینە نەماخوێن ئەم ئەپلیکیشنە بۆ چییە مەترسی لەسرە ئێستا خۆشبەختانە بە زیریکی دەستکە دەتوانانی پرسیاری ئەپلیکیشنێ بکەیت لە چەند سایتێکی جیاواز ئایا ئەم ئەپلیکیشنی بەکاردێنە باشە نا خەڵکی ئێمە ڕاستە ئەپلیکیشنەکە داگرێ مەترسیەکانی نازانێ هەمان ئەو ئەپلیکیشنی VPNانە کاتێک تۆ داوەڵۆد دەکەی داوا لە کار ڕەزامەندی بدەی بۆی لە مۆبایلەکە دیشکە کە تۆ ڕەزامەندی دێ IP مۆبایلەکەتە گۆڕێ هەموو ئەو داتایی هەیە ئەگەر پێویستی بێی بە بۆیە مەترسیەکانی زۆر زیاترە لەوەی کەنترێکی ئاسایی بەکاردێنی ئەمە سەبەب گەڕێن سەر و خاڵێکەوە کاتێک ئەپلیکیشنێک دابەزێنتە نێو مۆبایلەکە تۆ داونلۆدێکی داوا کاڵەمە ئەکسسم هەبێ بۆ نێو وێنەکانس یاخود هەندێک داتا و شتەکان زۆر کاتێمە ڕێگی پێدەین یعنی ئەمە کێشەیەکی زۆر گەورەیە چکەمە کێشی سەرەکی خێزانیە لە کۆمەڵگەی ئێمە کە بابەتی وێنەوە ڤیدیۆکانە بڵاو ئەبێتەوە ینی ئەمە یەکێکە لە هۆکارەکان خۆشبەختانە ئێستا کۆمەڵێک کەسی شارەزا مەسەرن لە جەرەوەی وڵاتی ئێمەش لە ئەوروپاش داواکاریان پێشش کردووە لە کاتی ناوبەزانی ئەپلیکیشنێکە ئەو خاڵانە بە شوەیەکی ڕوونتر بێت چکە بەسەراحەتەن کە تۆ ئەپلیکیشن داوەڵۆ دەکەی زیاد لە 6-7 پەڕەت بۆ دێنێتە پێش خەڵکی ئێمەش تااقەتی نییە وردە خاڵەکان بخوێنێتەوە کاتێک تۆ ڕێ پێدەی دەڵی من ئەمەوێ ئێستا بۆ خۆم ئەم ئەپلیکیشنە بەکاربێن ئەگەر تەماشا بکەی کاتێک تۆ لە تۆڕی ئینستاگرامە گەڕانەکەی بۆ بەرنمەیەک بۆ خانوویەک بۆ سیارێک لە تۆڕی فەیسبوک و گۆگڵش ئەو شتە دێتە بەردەمێت ئەمە تۆڕێت پێداوە بەکارانی ڕۆژانت بەکاربێن ئەسڵەن کۆمەڵێک مۆبایلی زیرەکەیە مۆبایلەکەت تەنیا ڕەو دەبێ ئینتەرنێتەوە باسی بابەتێک بکە ئەوان لە ڕێگەی مایکرۆفۆنەکەەوە ڕێیان وەرگردووە ینی ئیزنیان لە تۆ وەرگردووە تۆ ئاگدار نیت کە هەموو ئەو شتانی هەتە بەکاری بنن زۆر جا لە جی خۆتش یەکێک لەو هەواڵانی کە لە ماوەی پێشوو کۆمپانی ChatGPT ئەڵێ لە دوای تەواوبوونی هەر پرسیارێک کە لە ChatGPT-یەکەی پێویستە هیستۆری بینی خۆت و ChatGPT بسڕیتەوە لەبەر ئەوەی ڕەنگە هەمان ئەو ChatGPT هاک بکرێ لە جی خۆی بەکاربێنێ چکە مەسەن خەڵکی من ڕەنگە پرسیار لە ChatGPT-کە کێشێکی خۆی خاڵێکی لاوازی خۆی بەکاربێنێ هەمان کەس لە کاتێک کە VPN-ێک داوڵۆد دەکات یان بەرنامێک داوڵۆد دەکات لەو ڕێەوە تەئسیر لێ بکە هەموو داتاکانی بەرێ باشە کاتێک ئەو هیستۆریە ئەستڕیتەوە
ناتوانێت هاکارەکە بیهێنێتەوە جارێکی تر؟ نا کۆمەڵێک ئەپلیکیشن هەیە گەڕانەوەی هیستۆریتیانە، یعنی مەسەلەن بۆ واتیکەین واتساپ، چات جی پی تی، فیسبوک، ئەمانە داتاکەیان لە ناو سێرڤەراتی کۆمپانیای فیسبوک و واتساپ هەیە. مەسەن چات جی پی تی داتا و سێرڤەرێکی لە ناو کۆمپانیەکەی خۆی هەیە، بۆیە ناتوانێت بگەڕێنەوە. بەڵام کاتێک تۆ ئەو کەسی کە داخلێ بێ داخلی داتای کۆمپانیە نابێت، داخلی داتای موبایلەکەی تۆ بێ، چونکە داتای کۆمپانیە کۆمەڵە سکوێرەتی کۆمەڵێک بربەستی لەبەردەستە ناتوانێت پێ بگە. بەڵام بەهۆی ئەپلیکیشنێکەوە، بەهۆی لینکێک و کە تۆ بۆ تۆی ئەنێرێ، مەسەن زۆر جارە بینڵێ بەشدار بە لەم لینکەی بێ بەبراوە لە خەڵاتی سیارەیەک موبایلێک، هەموو ئەمانە کاتێک تۆ داخلە بی داوالێکات چەند ڕێنمایەک جێبەجێ بکەیان، چەند پارێزبەندێکی بشکێنی بڵێ من ڕازی بەم بەرنامە، ڕازی بەم لینکە، هەر ئەوەندەی کە تۆ بەشداریت کرد هەموو ئەو داتانەیەتەوە لەگەڵیان بڵاو بێتەوە. درستە. مامۆستا ئەچینە ڕاستەوخۆیەک و گەڕێنەوە لای بەڕێستان. ئێستا هاوکارم ئازاد شکۆر ڕاستەخۆ لەگەڵمانە لە ژووری بازرگانی کەرکووک کە پێم خۆشە زانیاریەکان زیاتر لەوە وەربگرین، بزانین ئێستا چی ڕوەدات. ئازاد سڵاو لێ بێم، کاتت باش. سڵاوتان لێ بێ، ئەوم کاتتان باش. لە ژووری بازرگانی کەرکووکم دیارە ئەمڕۆ یاخود خولی 22مینی هەڵبژاردننی ژووری بازرگانی عێراق و کەرکووک بەڕێوە دەچێت کە تێیدا هەڵبژاردن دەکرێت بۆ سەرۆکی بڵێن سندیکای یاخود بڵێن بازرگانانی بەڵێ ئەگەر گوێبیستی من بن باڵە بەردەوام بە ئازاد. ئەمە ئەمەژە بۆ بکەم کە من بڕیاروا بوو میوانێک داخل کەم، بەڵام بەهۆی ئەوەی کەوا ڕێگە نادرێت ڕاستەوخۆ بوتە لەو کەسانێکی کە لێرە بەشدارن وەرگین، بۆ ئێمە بەداوای لێبردنەوە بێ کۆتایی بە لایڤەکەمان بێنن و دواتر لە هەواڵەکانی کەناڵی ئاسمانی کەرکووک زانیاری لەسەر بابەتەکە بۆ بینەران دەخینە ڕوو. دەستخۆش ئازاد، سپاس. وڵا بەردەوامینەوەچینەوە لای میوانەکەمان. ئەمستا بابەتێکی تر هەیە کە زۆر گرنگەویش پاسۆردەکانمانە، ینی هەندێک جا هەرمەکیانە 1 و 2 و 3 و ABCD دانین و زۆر کات ئەبینی لە سوشال میدیا هەندێک کەسانی پسپۆڕک و بەڕستان ئەڵێن زۆر کێشەیە ئەوە لە ئێستایە. ئەگە زیاتر بۆ ماڕوونکەی تۆ چۆن پاسۆردێکی باش تۆکما هەڵبژێرین کە نەتوانێت بە ئاسانی دزەی پێ بکرە؟ بەسەراحەتەن خۆی هەر ئەپلیکیشنێک یاخود هەر بەرنامەیەک هەر سایتێک کاتێک تۆ داخلی بدات داوای ئیمێڵەکە بێ زەردەمێک لێکە و داوای پاسۆردێک لێکە کە لە 8 ژمارەکەمتر نەبێ. هەندێک سایت هەن بۆ سکۆرەتەکان باشتر بێت داوا لێکن لەگەڵ بەکارهێنانی چەند وشەیەکە چەند هێمایەک وەکو ئات و ئەستێرە و بە هێمایەک بەکاربێنی بۆی پارێزبەندیەکە بە لە نێوان تۆ ئەو کەسانە. ئەو هەڵەباوانەی کە خەڵکی ئێمای کە هەمیشە ناوی خۆی لەگەڵ موالیدی خۆی نووسێت کە ئەمە زۆرترین پاسۆردە بەکاردێت، بەڕاستی ئەمە غەڵەتە. و بابەتێکی تریش هەیە خەڵکی ئێمە گرنگی بەم شتانە نادا، کاتێک کە تووشی کێشە ئەبێ نازێن چۆن چارەسەریکە، چکە بەسەراحەتەن ئێستا دنیا ئەلکترۆنی هەمووی بۆتە ڕێکار بە OTP. کاتێک تۆ ئەڵی من پاسۆردی ئیمێڵەکەم نازانم، پاسۆردی فەیسبووکەم نازانم، کاتە تۆ خۆت سەلامت نیت، کاتە تۆ خۆت سەلامت نیت. باشتر وایە کاتێک کە ئەپلیکیشنێک دانەی، کاتێک کە فەیسبووکێک ئیمێڵێک بەرنامەیەکی پارەدان دابەزێنی لە شوێنێکە. ئێستا خۆشبەختانە هەموو موبایلە زیرەکەکان هەمومان لە لەپتۆپێکمان لە ماڵەوە هەیە، ئەتوانین ئەو داتایی هەمانە یوزەرنێمەکە بێ ئیمێڵەکە بێ لەگەڵ پاسۆردێکی گونجاو قرس مەرج نیت و هەمیشە ناوی خۆت بەکاربێنی، ناوی خێزانەکەت بەکاربێنی. ئەکرێ شتێکی کە لە ژیان خۆشتەوێ بەکاری بێنە، چەند وشەیەک گەورەی تیابێ، پیتی گەورە بچووکی تیابێ، ژمارەشی تیابێ، ینی زۆرترین ئەو هەڵانەیە بینن، یان ژمارە موبایلی داناوە یان ناوی خۆی لەگەڵ موالیدی خۆی داناوە، بەشی هەرە زۆری ئەو کێشانی کە توشمانە بێ ڕەمزەکەی بیرچووە، پاسۆردەکەی بیرچووە، ژمارە موبایلشی بەکارێنا. بۆی ئەگەر کەسانی شارەزاشنی لەمانە ئێستا ئەم جیلێک کە ئێستا هاتوو خۆشبەختانە ئەم زانیاری هەیە، پێویستە کاتێک کە ئەساسیترین شت هەر کەسێک لە ئێمە ئیمێڵێکی تایبەت بەخۆی هەبێ بۆی بتوانێت هەموو ئەپلیکیشنەکانی بەو ئیمێڵ ڕەبط بکە. لە ئیمێڵەکە کۆمەڵێک پارێزبەندی هەیە وەکو OTP-ە ڤێریفایەکە کە تو ئەم ڕێکانە جێبەجێ کرد ئەکرێ بڵین بە شێوەیەکی گشتی زۆر سەلامەتی، یعنی تۆ لە هاکێکی سەرەتایی ئەپارێزری،
ینی بەداخلکردنی ژمارە موبایلێک کە ئاکاتە ڤێریفای قۆناغی یەکەم بەداخلکردنی پارێزبەندی OTP ئەگەیتە قۆناغی دووەم بەداخلکردنی ئیمێڵی کەسێک نزیک کرد مەسەن بابەتەکە چۆڵێگەر من ئیمێڵەکەی خۆم بیر چوو با پارێزبەندێکەکەم یاخود پاسوردی ئیمێڵەکەم چێ بۆ کەسی سێم کە کەسێکی ترە من نیم ئەم سێ هەنگاوە کە سێ شتی زۆر سەرەتاین ئەکرێ هەر کەسێک لە ئێمە جێبەجێ بکە کە تۆ ئەم سێ خاڵەت جێبەجێ کرد ئەکرێ بڵین بە شێوەیەکی زۆر ڕەها دوور بوویتە تۆ لەوەی کەسێک بتوانێت بە ئاسانی هاکردکە بەڵام بابەتەکە چییە ڕەمزێکی سادە دانێ ئیمێڵەکەشی بیر نییە ئەو کاتە بە ئاسانترین و بە شێوازێکی لینکێکت بۆ نێرەڵێن نوێکردنەوەی مەسەن بەیاناتی فەیسبووکە نوێکردنەوەی بەیاناتی ئینستاگرام یاخود ناوی فڵان شتاتەوە هەر ئەوە نیمەڵەکە داخل کرد تۆ ئەکاونتەکەت هاکراوە بی ئەوەی هەسیشی پێ بکەیت خەڵکانێکی زۆر هەیە بە ئێستاشەوە ئەکاونتەکەیان هاکراوە نازانن ئەتوانن لە بەشی سیتینگ موبایلەکەیانەوە چی فەیسبوک بێت چی ئینستاگرام بێت چ هەموو ئەپلیکیشنەکانتر بێ پێت ئەڵێ ئێستا چەند کەس ئەم فەیسبوکە بەکاردێنێ ڕەنگە تۆ موبایلێکت هەبێ فرۆشتوتەوە بیرت چووە فۆرماتی بکەی یا فۆرمات کردووە بە شێوەیەکی سیتینگ عامد نەکردووە فەیسبوکەکەت لەسەر ئەو موبایلە هەرماوەتە چکە ئایپێکی وەرگردووە بۆی ئەچیتە ئەکرێ هەموو 3 مانگ جارێ 6 مانگ جارێ پاسوردەکانت بگۆڕی بەڵام وەکو باسم کرد کە تۆ گۆڕیت ئەگەر خۆت نەتزانی ئەوە وەکو ئەو کارەساتت گەورەتر کردوتەوە لە خۆت چکە ڕەنگە خۆت بیرت چێ کاتێک داوا ئەکەی بیگەڕێنێتەوە هیچ شتێک نییە چکۆن نەڤێریفایت کردو بە هەنگاوی یەکەم نەڤێریفایت کردو بە هەنگاوی دوم نەڤێریفایت کردو بە هەنگاوی سێم ئەم سێشتەوە ئەکات تۆ دایمە لە مەترسیاوی بوو ئەوەی ئەکاونتەکانە هاک بکرێ و تووشی لەبیر چنەوە بیت درستە مامۆستا هیچ ئاپێک ئەپلیکیشنێ بەرنامەیەک هەیە کە بە ئۆتۆماتیکی هینەکانت بۆ بگۆڕێت پاسوردەکانت بۆ بگۆڕێت نا ئێستا هەموو کۆمپانیەکان اختیاراتیان داوەتە دەست بەشداروەکە خۆی و لە کاتی وەکو باسم کرد ئەساسیترین شت ئەوەیە کە هەر بەشدار بوویەک هەر کەسێک کە لێرەوە جوێی بیستی و ڕەنگی ئێمەیە کاتێک ئەکاونتێک دائەنە پێویستە ژمارە موبایلێک دابنێ هەم وەتساپی لەسەر بێ هەمی ژمارە موبایلێکی کارا بێ بۆی هەموو ئەکاونتەکانی کاتێک کە ڕەمزەکەی گۆڕێ کاتێک کە ناوەکەی گۆڕێ کاتێک کە ئیمێڵەکەی گۆڕێ وەکو باسمان کرد ڤێریفایمان هەیە بە پاسوردێکی OTP بۆ دێتەوە ئەمە هەموو کۆمپانیەکانی جیان داوا لە بەشداربووەکانی کارایکن کە تو ئەم ڕێگایت کرد هیچ کەسێک ناتوانێت ئەکاونتەکە توواکە ئیلا ڕوبە ماگەر وەتساپەکەی تو و موبایلەکەی توی لابێ ئەمەش حاڵەتێکی زۆر دەگمەنە بە شەوێکی گشتی کە تۆ ڕەمز بۆ وەتساپەکەت بێتەوە وەڕەمز بۆ ژمارە موبایلەکە بێتەوە پارێزگاری لێکا بەڵام وەکو ئاپێکی تایبەت هەبێ بە گۆڕین ڕەمزەکان ناچکە هەر کۆمپانیایەک سیاسەت و شێوازێکی خۆی هەیە درستە مامۆستا بینە سەرەوەی کە ئێستا هەموو مناڵێک ئایپادێک موبایلێکی بەدەستەوە پڕێتی لە وێنەی خێزانی ئامۆژگاری تۆ چیە بۆ دایکان و باوکان چۆن پارێزگاری لەو داچا و لەو زانیاریانە بکەن کە لە موبایلی منداڵەکانیانە هەیە چ ڕێگەیەکی باش هەیە کە لە ئێستا بیگرنە بەر خۆشبەختانە وەزارەتی ساڵاتی عێراقی لە ماوەیە کۆمەڵێک ئەپلیکیشنی و یاریکردی ئەلکترۆنی قەدەغە کرد کەمە بە سەراحەت هەنگاوێکی زۆر باش بوو هەرچەنە کرا بە فەوزایەکی ئەلامی لەسەر وەزارەت بەڵام بە شێوەیەکی گشتی ئەو کەسانی کە مناڵ و مەسەن کەسی خوار 18 ساڵن هەیە زۆر سودمەند و لەم قەرارەتانە چکە تاکو ئێستا زیاتر لە 98,000 سایت لە عێراق داخراوە لەگەڵ چەنەها یاری خراپکەیەک لەو یاری ڕۆبلێکس بوو کە لە عێراق قەدەغە کراوە کە خۆشبەختانە ئەم یاریە زۆر خراپ بوو و زۆر کاریگەری نەرێنی لەسەر مناڵ و پەیوەندی خراپی دروستە کرد لە ناو ڕوومێکە بەبێ دایک و باوکاکەدار بێت منوکو خۆم باسەکەم هەمومان ئێستا مناڵمان هەیە و ئایپادی هەیە هەموو ئایپادێک سەڵاحێتی تایە کە تۆ ئیمەکو باسم کرد ئەگەر هەر کەسێک لێمە ئیمێڵێکی هەبێ زۆربەی ئەو کێشانی ڕۆژانەی چارەسەر بێ کاتێک تۆ ئایپادێ مناڵەکە دەکڕی بە هەمان ئیمێڵی خۆت دای وەزێنیت ئەڵی ئەم ئیمێڵە فاملیە من ئەپلیکیشنێکی فاملی گۆگڵ هەیە لەو بالای خۆم داوڵۆدم کردووە ڕۆژانە ئەزانم مناڵەکەم چەند ساعت ئایپاد بەکاردێنێ سێچی زۆر کردووە کی بەکاردێنێ ئەسەنان لۆکیشنی ئایپادەکەشی تایە کاتێک کە ڕەتی کردو بەخەتەوە مەسەن زۆر جار ئێستا کە مناڵەکەم ئەپلیکیشنێک دابەزێنێ نۆتیفیکیشنێک بۆ من دێ ئەڵێ داوای کردووە ئەم ئەپلیکیشنە دابەزێنێ تۆ ڕازیت منش لای خۆم ڤیوێکی ئەپلیکیشنەکە ئەکەم سەیری ڕسمەکانەکەم سەیری ڤیاریەکە ئەکەم زۆر جار هەبووە لە ڕسمەکان ئەو ڕسمی ناروتی بینەم یاری خراپە بەڵام نووسینی بەرنامە کەسێکی باسی حرفی ABCD کردووە بەس کاتێک وێنەی بەرنامەکەم کردو ئەم بەرنامەیە زۆر خەتەرە بۆ مناڵێکی 7 ساڵ نابێ بۆ یەک باشترین ئامۆژگاری منەوە هەر دایک و باوکێک کاتێک ئەپلیکیشنێک یاخود ئایپادێ بۆ مناڵەکە کڕێ لە لای کەسێکی نزیکی خۆی یاخود لای دوکانێک داوای لێ بکە
ئەم ئایپادە وا بەرمەجە بکە بۆ خواردە ساڵ کاتێک تۆ بەرمەجێکی بۆ خواردە ساڵ زۆر یاری نبینێ زۆر سایت ناکرێتەوە زۆر ڕێکلامیش نبینێ بەڵام ئێمە نە ئایپادێکمان داوە دەست مناڵێکەوە ڕۆژانە بەلای کەم 7 ساعت بەکاردێنێ بەبێ ئاگدارش بین بەڵام وەکو باسم کرد هەر لە هەموو ئایپادەکانە هەیە گۆگڵ فامیلی هەیە دای ئەبەزێنی پارێزبندیەکە لە هەر کردارێکی ڕۆژانە چەند ساعت بەکاردێنێ ئایپادەکەی قفڵەکەی چی بەکاربن چی بەکارێنێ بابەتێکی گرینگە ڕاستی ینی تاکو چەند تەفاسیلەکانت پێ ئەڵێت و ئاگادار وەکو باسم کرد کاتێک تۆ ئەو ئیمێڵی خۆ داخلەکە هەموو شتەکان دەگەڕێمە سەر ئیمێڵ هەموو ئەو کردارنی کە تۆ داخلەبی داوا لێکە ئیمێڵێکە وەکو باسم کرد ئەگەر تۆ ئیمێڵێکی ئەساسی خۆت هەبێ لە هەموو شتێکا بەکاری بینی ئەتوانی کۆنتڕۆڵی هەموو ئەو کێشانە بکەی کە هاتە کاتێک تۆ ئیمێڵەکەی خۆت لەسەر ئایپادی مناڵەکەت یا هەر کەسێک کە هاتە پێویستە چاودێری بکەی دای ئەبەزێنی هەمان ئەپلیکیشنی گۆگڵ فامیلی هەیە لە موبایلەکەی خۆدا ئەبەزێنی ڕۆژانە سەیرێکەی وەکو باسم کە شوێنی ئەپلیکیشن ینی شوێنی و ئایپادت پێڵێ ئەمە پارێزبندێکە ڕەنگە بۆ بزربوونە بۆ دۆزینەوەیەتی و لە ئایپادەکەی تۆ ئەتوانی ڤۆیسێک بنێری بۆ مناڵەکەت خۆ مناڵەکەی تۆ وەساپی نییە ئەوەی نییە ئاگدارکردنەوەیەکە سیتینگی تایە مەسەر من ئاگدارکردن زەنگێکم لێ داوە کاتێک کە بۆی نێرم مناڵەکەم تێگال لە سنووری خۆی زیاد بەکارێنەوە بەبێ ئەوەی بگەڕێمەوە تەلەفۆن بۆ ماڵەوە کەم ئەو ئاگدارکەمەوە نۆتیفیکیشنێکی بۆ نێری 6 جار لەسەرێک دەنگدانێک دروستەکە لە ئایپادەکە تێگایتر ئایپادەکەی ئەوە بووە دوو مەسەن زۆر کات ئەبینی ڕەنگە خۆت لە ماڵ نەبی یاخود نەتوانی بگەڕێتەوە بۆ ماڵەوە یاخود زۆربەی کێشی دایک و باوکانەکەنەوەڵێ دایکاڵ مناڵەکە بە قسەم ناکە چی ئەەکەی تۆ لێرە سەڵاحیەتی ئەو ئایپادە لە دەست باوکەکەی نەک لە دەست یان لە دەست دایکەکەی لە هەر کەسێکی کە پێویستکە هەیە نەک لە دەست مناڵەکە بەکارێنەرێکی ئاساییە داخستنی بەرنامەکان کردنەوەی دیاریکردنی لمتێکی ڕۆژان ئەمڕۆ بۆتەیە 3 ساعت ئایپاد بەکاربێنی بووی دیارێکی ئیتر تۆ ئەمە والێکە ژیانێکی ستاندار لە بینی خۆت و مناڵەکەت بەکاربێنی بابەتێکی گرینگە بە هیوام کە بینەرام چۆن سوودی لێوەر بگرن بێگومان هەموو ئایپادێکەیە گۆگڵ فامیلی پێڵێن لە هەموو موبایلێکی ئەندروید و ئایفۆنش بەردەسە درستە مامۆستا لەم چەند ڕۆژی ڕابردووەندێک پارچە ڤیدیۆ بڵاو بووە کەوا کاتێکی چتە شوێنێکی گشتی لە شوێنی کارەکەتە لە کافتریایەکە لە مەتامێکە کە کۆنێکسێکی موبایلەکەت بە وایفای ئەو شوێنەوە ئەو ترێت کە ئەتوانرێت داتاکانی موبایلەکەی تۆ دزی پێ بکرێت ئەوان ئەتوانن ئەگەر کەسێکی زیرەک بێ بێگومان ئەتوانێت سوودی لێوەر بگرێمە تاکو چەند ڕاستەوە چەند خۆمانی لێ بپارێزی لێرە دوو بابەتمانەیە کە ڕەتیبەوەیە دوو خاڵمانێ خاڵی یەکەمیان ئێمە بابەتی وایفای کێشەیەکی تریشمانێ جگە لەم کێشەیە کاتێک ئێمە مەسەلەن دوکانێک مۆبایلمان هەیە کۆمپانیایەکمانێ ڕێستۆرانتێکمانەیە کافتریاکمانەیە و ماڵێکین کەسانێک کە ڕەبتە بن بە وایفای ئینتەرنێتەکەی ئێمەوە ئەو کەسە ئەگەر تووشی هەر ینی کردارێکی خراپ هەڕەشەکردن هەر شتێک بکە بە ئایپێکی ئێمە کردوێتی خەڵک هیچ گنی بەمە نادا هەر کەسێک دێ وایفای پاسۆدەکەی بۆ کاتەوە ئەو کەسە ڕەنگە لەو کاتە بە واتساپ بە مەسنجەر بە فەیسبوک هەڕەشە لە کەسێک بکە ڤیدیۆیەکی خراپ بڵاو کاتەوە کاتێکە گەڕانی بۆوە کرێ لەلایەن دەستگا تایبەتەکانەوە ئایپێکەی تۆی ڕۆشتووە بۆیە بێدانی وایفای ئینتەرنێت بە هەموو کەسێک کارێکی غەڵەتە ئەم بابەت یەکەم کە تۆ کەچتە ڕێستۆرانتێک وایفای ئەو شوێناکەیتەوە بەڕاستی بۆ خۆی زۆر هەڵەیە چکە تۆ موبایلەکەت ئۆفلاینە کاتێک تۆ ترێت پێێنی ئۆفلاینە هیچ کەسێک ناتوانێت داخلی موبایلەکەت بێ بەڵام کاتێک تۆ وایفای بۆکەیتەوە ئایپێکی تۆ لەگەڵ ئایپی ئەو شوێنە کۆنتێک دەبێ وەکو باسم کرد چۆن پێش باسمان کرد کە تۆ داخلی ئای وایفایبی هەموو سەڵاحیەتێکت پیداوە کەسانی زیرەکە بن ئەتوانن وەکو چۆن فەیسبوک و ئینستاگرام داوالێکە هەموو ڕسمەکانت بەرێ واتساپ داوالێکە هەمووی بەرێ وایفایەکەش بە هەمان شێوەیە ئەتوانێت داخلی موبایلەکەت بێ ڕێگەی ئایپێکەتەوە هەموو ئەو داتا و زانیاریانی کە پێویستیانە یاخود ڕەنگە بە ئامانجت بگرن لە ڕێگەیە بڕۆ بۆیە زۆر باشترە ئێستا نرخی ئینتەرنێتەکانی شەرزان بووە هەر کەسێکە پێی باردۆخی ژیانی خۆتوانێت پاکێجێکی گونجاو هەڵبژێرێ دوور بێت لە بەکارانی ئینتەرنێتی هەڕەمەکی و پێدانی ئینتەرنێت وایفای ماڵەکەی خۆت یان شوێنە بازرگانی خۆت بە هەڕەمەکەش خراپە ئەنی هەردوو دیوەکەی خراپە تۆ لێرە ئەبیتە قوربانی لەبەری وایفایەک بەکاردێنی نازانی ئایپێکەی چییە لە شوێنتر وایفایەکە دیتە کەسێک ڕەنگە بەشێکی خراپ بەکاربێن هەر تۆ بیتە قوربانیەکە درستە مامۆستا پێمان خۆش بوو زیاتر بمێنیتەوە پرسیاری سەر بکەین بەڵام بە لە کۆتای کات بۆ تۆ بێگە هەندێک خاڵی گرینگی ڕەنگە من پرسیارم نەکردبێ پێت خۆش ئاماژگاریەک بێت یاخود ئاماژەی پێ بکەی فەرموو
یەکێک لە خاڵە گرنگەکان ویستم باسی بکەم ئێستا لە شاری کەرکووک لە ڕۆژی دووەوە قەرارێک دەرچووە لە وەزارەتی ساڵاتەوە کە بچڕانی ئینتەرنێتی بورج کە بۆ ناساو لە کەرکووکە وە گواستنەوە بۆ FTTH ئەمە لێرەوە بەرچاوڕوونیەک بدەم چکە بەڕاستی خەڵکانێکی زۆر ڕۆژانە پرسیارەکەن چی ئەبێ چۆنە حەزەکەم بە کورتی باسی بابەتان بۆ بکەم ئینتەرنێتی FTTH لە ساڵی 2010 لە کەرکووک بە شێوەیەکی تەجروبی هێوکو باسم کرد لە قەرزی یابانی هەبوو لە سەرەتای ساڵی 2023ەوە دەستی کردو بە کارکردن ئێستا وەکو کۆمپانیای ڕێکخسۆرەیە زیاتر لە 24 گەڕەکی لە شاری کەرکووک کۆنتترۆل کردووە و خدمەتگوزاری پێداوە لەگەڵ 12 پرۆژین شتێجێ بوون کە ئەمە وەکو سەرەتایەکە کە نزیکەی 140 شاری کەرکووکە ئەم هەنگاوە واکە خدمەتگوزاری ئینتەرنێت لە خراپەوە بۆ هەنگاوێکی زۆر باش بڕە خۆشبەختانێ سێمە شاری کەرکووک بە ژێرخانێکی زۆر باش تێپەڕیوە لە ڕووی زۆر شتەوە و ژێرخانی ئابووری ئینتەرنێتیشمان زۆر هەنگاوێکی باشە بێ دەستخۆش مامۆستا سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیاریەکە بۆ وەژاربوانەکە تەماشایان کردوین